با ئامادەبوونی سەرۆکی شارەوانی فریزلاند لە هۆڵندا و ژمارەیەک لە هونەرمەندان پەردا لەسەر دووهەمین پەیکەر و کاری هونەری هونەرمەند زیرەک میرە بە ناونیشانی لە چاوەڕوانیدا بەرز ڕاگیرە. لە ڕێگەی سکایپەوە هونەرمەند زیرەک میرە لەگەڵمانە. زیرەک سڵاو لێبێ. سڵاو ئەم کاتتان باش، سڵاو خۆشەویستیم بۆ هەموو بینەران و سەرانی کەناڵی کورساتی ئەزیز. زۆر سپاس. کاریگەری شوێن بەسەر خوڵقاندنی هونەر و هونەرمەندەوە چییە؟ بێگومان دەوری سەرەکیە بینێت تۆ لە ناو چبیئەیەکە کاری هونەریەکەیت و لە ناو چبیئەیەکە ئەفکریت بەڕاستێکی چونکە پێم وایە کاری هونەری ڕاستەوە خۆ ڕەتی بەو بەرکەوتنانەوەیە کە لەنا ئەو بیئەی کە تیا ئەژی بۆیە زۆر گرنگە کە هونەرمەند پێم وایە یەکێک لە ئیشەکانی هونەرمەندەوەیە کە تۆ کار لەسەر ئەو بیئەیە بکەی کە تیا ئەژی. بەرهەمهێنەری هەمیشە بیئەکە بەرهەمهێنەری ئەو کارە هونەریەکە هونەرمەند ئەنجام دەدات. بەڵێ، ئێستا نیشتیمانی دایک بۆ تۆ چ مانایەگە بەخشێ؟ بێگومان نیشتیمانی دایکە وەکوی کە باست کرد بەڕاستی، بەڵام هەندێک جار دڵشکان هەیە، هەندێک جار لێک تێنەگەیشتن هەیە، هەندێک جار کە توەتەوێت ئەزانیت وەکو ئەوە بۆت باس بکەم وەکەوەی کە من بێم گوڵێکت پێشکەش بکەم بەڵام تۆ گوڵەکەم لێ وەرنەگریت. بێگومان جۆرێک لەم دڵشکانە هەیە لە بینی من و نیشتیمانی دایکمە، بەڵام لە کۆتاییە هەر دایکم. من هەمیشاڵێم یعنی بەداخەوە یعنی کوردستان یعنی پێچەوانە بۆ تۆ، ئێمە لەگەڵ کوردستانە پێچەوانە بووینەتەوە. یعنی هەمیشە وەکو مناڵێکی لاسار وایە دایک هەمیشە ئەگرێتەوە خۆی قبوڵیە کاتەوە. بێگومان بۆ من شەر وایە بەڕاستێکەی وەکو مناڵ و دایکێک بەڕاستی. زیرەک بۆ لە ناکاو دیار نەمایت؟ وەڵام من پێم وانییە لە ناکاو مەبەست ئەگەر لە وڵات بێت لە وڵات پێم وابوو تا ئێرە کاروانی هونەریم تا ئێرەیە لێرە بەو لاوە کە پێم وابوو زیایە بوو بەردەوام بوونم خۆم بە زیایە ئەزانی بەڕاستێکی کاتێک کە تۆی لەسەر بە تەکنیکێکی بەرزی هونەری یاخود بە شێوازێکی جیاوازی هونەری کار ئەەکەیت و تا حەدێک یا بەشێک لە کۆمەلگا قوبوڵی ناکات یا بۆ چاوی تازەیە یا پێی ڕنایەت جارێک دوان سیان چوار من توانم بڵێم لە پەیکەری لەتیف هەڵمەت کە سەربەرەو خوارە، دوای ئەوە پەیکەری پەیکەرە کە جۆ درێژەکەی باخی گشتی و دوای ئەو پەیکەری ژینگە کە لەسەر چنار کە لە قوتووی بیرە و پاشماوەی بیرە دروستم کرد و تاکو دواهەمین پرۆژەم کە لە بەناوی کەڵتور و خۆشەویستی هەموم پەیکەران عەزیزیان بەرکەوتووە شکێنراون بەڕاستێکی تۆ جارێک لە دراوسێکەتە بووریت کە لە مناڵەکەت بە دوو جار سێ جار سەری بشکێنێت چوارەم جار یا بارەکەیت یاوەتە لێ قبوڵ ناکەیت کەواتە باشترین ڕێ ئەوەیە وەکو هونەرمەندێک ناتوانانی شەڕەکە بکەی باکەی باشترە بچیتە گەڕەکێکی تر کە ئارامتر بێ و مناڵەکانت لە دەستێکی ئەمیناگەر. دقیقەن بۆ من ئەو هابوو کە لێرا بینم جگەرگۆشەکانم کارە هونەریەکانم لە دەستێکی ئەمینان و زۆر ڕێزیان لێگیرێت. بەداخەوە دەڵێم بەداخەوە تەمەنامە کرد ئەم دوو پرۆژە هونەریەم لە کوردستان بواە، تەمەنامە کرد لە ناو کۆمەلگا و لە ناو خەڵکی خۆم یاخود بۆ جوانکردن و بۆ ئیزافەیەک وایە بۆ سەر ئەو کارە هونەریانی ترم کە لە کوردستانم بەڕاستێکی. کێن کارەکانی تۆ قبوڵ ناکەن لە ناو کوردستانە؟ ئایا هونەرمەندانن یان کەسانێکی ترن؟ ناتوانم بڵێن ینی نوغبەیەکی دیاریکرا و دەستنیشانکەی بەڕاستێکی، بەڵام هەمیشە و پەرچەکردارانی کە هەمیشە دووبارە ئەبووەوە ڕەنگە بۆ خۆت لە وەسەتی هونەریت هەمیشە بەرکەوتنت هەبوو بێت لەگەڵ ئەم هەواڵانەی لە دوای نمایشکردنی کارێکی هونەری من چی دروستە بوو تا گەیشتەوەی کە ینی تەشیر و قسەی ناشرین و هەموو ئەمانە ئەکرا بەڕاستێکی. یعنی ناتوانم بڵێم فیئەیەکە یان نازانم چییە، بەڵام بەشێکی کۆمەلگا قبوڵی نابوو. ینی من تا حدێک قبوڵم بوو لەسەرەوەی کە من ئەمزانی چۆن کارەکەم و ئەمزانی بە شێوازێکی جیاوازتر کارەکەم هەمیشە بە شێوەیەک لە شێوەکان خۆم ئامادە ئەکرد بۆ پەرچەکردارانە، بەڵام نەک تا ئەندازەی تەشیر و ناخۆشی و تا ئەوەی کە بگاتەوەی کە ڕوحت عەزیەت بەربەڕا. هونەرمەند زیرەک میرە سوپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی.